لە ماوەی دوومانجی ڕابردوو بە تاکید زەرەر و زیانێکی زۆر بەرکەتی گەشتیاری هەرێمی کوردستان کەوت لە نێوانیشاندا دەبەری سۆرانکە پشتی شێری کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان کەوتوتە ئەم دەوەرە لە گەرمەی هاتنی گەشتیاران و گەرمەی بازاڕی گەشتیاری ئەم ڤایرۆسە کەوتە ناو کۆمەڵگەی جیهانی و دەرەزەیەک دەسی لە کەرتی گەشتیاری بە تاوی لە وڵاتانی جیهانیش کرد. ئەمە وای کرد کە بەڕاستی لە دەبەرەکەی ئێمە بەتەنها هزار کارمەندی شوێنە گەشت و گوزاریەکان بێکار بمێنینەوە تەواوی شوێنە گەشت و گوزاریەکان دابەخرێن سەرجەمی چێشتخانە مۆتێل واروها هۆتێل گوندی گەشتیاری هەموویان داخراوبن و شوێنە گەشت و گوزاریەکان لەو کاتانێکە زۆرترین گەشتار و تێدەکرد لە سەردەمی ڤایرۆسی کۆڕۆنا یەک گەشتاریش نەدەبینی ئەمانە بەتاکید وای کرد کە بێبازاڕێکی زۆر بەرپاکانە تا ئێستاش کاریگەریەکانی هەرماون.